ئەو شوێنانەی لافاو گرتوویەوە 15 شوێنە لە سنووری ناحیە قەزا سنتەری شار و گوندەکانی دەوروبەری ناحیەکانیش واتە ئێمە 15 شوێن لافاوەکەی گرتوتەوە و زیانە گیانیەکانیش وەکو ئامارە سەرەتاییەکان ڕامانگەیاند 12 کەس گیانیان لەدەست داوە کە دە لەوانە تەرمەکانیان گەیشتۆتە پەیمانگەی پزیشکی دادوەری و ڕادستی خانەوادەکانیان کراوە 2509 خێزان کەلوپەلی ناوماڵیان بە تەواوەتی ئاوی چوتێ و لەدەستدایە 402 خانوو زیانمەند بوونە کە دیوارەکانیان ڕووخاوە دەرگا و پەنجەرەکانیان تێک چووە و زیانی زۆر بە خانووەکانیان گەیشتووە 867 ئۆتۆمۆبیل زیانی بەبەرکەوتیە جگە لە ئۆتۆمۆبیلی هاوڵاتیان ژمارەیەکیش لە نێویدا ئۆتۆمۆبیلی حکومین کە تیمەکان لە بۆ فریاکەوتنی خەڵک چوونە و ئۆتۆمۆبیلەکانیش کەوتونەتە ژێر ئاو 153 دوکان و مارکێت و کارگە و پێشانگای ئۆتۆمۆبیل و گەراج زیانیان بەبەرکەوتووە بە کۆی گشتی ئەو پارەیە کە خەملێنراوە لە تەواوی زەرەر و زیانەکان 20 تا 21 ملیار دینار دەبێتن